ڕێگای سەرەکی مەرجی نێودەوڵەتی پەروێزخانە پێشتر ئەم ڕێگایە یەکساید بوو پاشەوەی بەمەبەستی دووسایدکردنی ڕێگاکە تێکدرا لە ئێستادا ڕێگاکە لە سایدێک کەمترە و ئاستەنگی زۆری بۆ شۆفێران دروست کردووە و بەهۆی قەرەباڵخی زۆریشەوە ڕێگاکە هێندەی دیکە خراپ و بێکەڵک بووە. وەڵامە لە 2002 هاتوچوونەوە عێراقەکەم تقریبا زیاتر لە 20 ساڵە ئەم جادە خۆشی بەخۆی نەبیونەوە هیچ ڕۆژێک هەر ئەزعاجە و تاسەی تایە و جادەکەت ڕۆژێک چاکێکەنەوە ڕۆژێک خراپی دەکەن و وڵات ئێمە چاوەڕوانین ئەو جادەیە حەچی زۆرتر ئیشەڵا باش بێتەوە حەچی باشتر بێ باشترە حەچی باشتر بێت ئەو ڕێگایە هاتوچووی اقتصادی لەسەرە ئەزانی چۆنە ئەو مەسئلەی هاتوچووی تایە قانجازی بۆ حکومەتە یەکەم جار بۆ حکومەتەکە قانجازی تایە دووەم جار بۆ خەڵک وڵی حاڵمانی وەدەچی وەنەما ماڵەکان ساڵاغا بڕۆ خنکیانە لە تەبوو تۆزە داواکاری لە حکومەت چارەسەری ئەم شارع بکە خۆ دەزانێت ڕێی پەرێزخانە ڕێی دووەلی ئاوابانیوە هەر بەرە یەک مانگ پارەی مەعاشەکەی بۆ ئەم داهاتەکەی بۆ ئەم شارە سەر بکەن خۆ دەزانی بە قورعان هیلاک بووینە ئەوە سانە حاڵەکەمانەوە سانە سیارە و سەریع ڕوا خۆ لەگەڵ سەرم وەقڵمانە سەدرمان بۆ نەما جام سیارەمان بۆ نەما داواکارین لە حکومەت چارەسەرێکمان بۆ ئەم ڕێگایە دەکەوێتە نێوان هەردوو شارۆچکەی گردەگۆزینە و ساڵح ئاغا درێژی ڕێگاکە کەمتر لە 4 کیلۆمەتر و ڕێگای سەرەکی چەندین گوند و ناحیە و بە بەردەوامی شۆفێران هاتوچۆی لەسەر دەکەن بەڵام پاش تێکدانی لە مانگی 11 ساڵی ڕابردووەوە ئەم ڕێگایە خراپتر بووە و باشتر نەبووە. وەڵای ڕێگاکە هەتا حەزکەی خراپە هەتا زۆر حەزکەی خراپە ئێمە باری قیر بارەکەین بۆ ئێران ئەشێت ئەم هەموو قیرە ئەم هەموو موادە ئەچێتە ناو ئێران و ئەمەش دۆخی ڕێگاوبانەکەمانە هیچ ڕێگاوبانێکمان نیە هەر لە سەیسایقەوە بیگرە حتا گونێ دەربەنی خان لە دەربەنی خانە تۆزی ڕێگا باشە تا گونێ ناو کەلار ئەمەمان باشترە بەڵام لێرەوە تا گونێ ناو مەرزەکە وڵای هەموو ڕۆژە لێرنەوە حساب گۆ شەڕەفیشەکەین ئێمە داواکارین لە حکومەتی هەرێمی کوردستان ئاگادارێکی ئەم سایقانە بێت بەڕاستی وەزعمەتەوە خراپ بووە بەدەست ڕێگاوبانەکانە من هەموو بەیانتێم لەرا سەبوو نەفرۆش خوا ئەزانێ ناوسمان بڕیا جارە لۆری خەرێکەت کوژی ئەم جادە پێشتر باشتر یعنی داواکەم لە بەرپرسی ئەوەی کەوا خۆی بە پرسیارە زانێ ئەم جادە ئەزانێ خوا وجدانی قبوڵەکە ماوەی کردم جادە جاران باشتر بوو زۆر باشتر بوو یعنی ئێستا هەر ناوسمان بڕیا ڕاستێکە هەموو بەیانمە کەرم کابانەوە تێم خەرێکە سیارەم کوژی زەوەتە نیم ساید نەما على سات شاكي كمتيا قيرا كوشون تاكو كولاجو حتى بانسياوي نتشو حتى نزيك شي نارجو وتيان بوجر لاش باشا وعلاقه نقاس يكنو حيت شي نكر جا دغش تيكداو خراب ياكل باشا نكر راسك بەڵێن و بڕیاری چاکردنەوەی ئەم ڕێگایە وەک زۆرێک لە پرۆژە و بەڵێنەکانی دیکەی حکوومەت تاوەکو ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لە کاتێکدا ئەم ڕێگایە ڕێگای سەرەکی مەرجێکی نێودەوڵەتی و گرنگی کوردستان و ناوچەکەیە بەڵام وەک هەر پێداویستی و بوارێکی دیکەی ژیانی خەڵک دەسەڵات لە چاکردنەوەی ئەم ڕێگایەش بێباکە. پەیام بۆ وەرگرتنی بۆچوونی لایەنی فەرمی لەو بارەیەوە پەیوەندی بە بەرپرسانی ناوچەکەەوە کرد بەڵام وەڵامی پەیوەندیەکانیان نەدایەوە. هارون ڕەشید، کەناڵی ئەسمانی پەیام، گەرمیان.